سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لەم بەشەدا بەیاننامەی کانونی نووسەرانی ئێران لەژێر ناوی ئازادی بیرکردنەوە پێویستیە بە بۆنەی 56مین ساڵی دامەزراندنی کانونەوە. 56 ساڵ لەمەوبەر لە مانگی گوڵانی ساڵی 1347دا پێویستیەک کۆمەڵێک شاعر و نووسەری لە دەوری یەک کۆکردەوە. پێویستی دروستکردنی ڕێکخراوێکی سەندیکایی بەبێ هیچ وابەستەیەک بە دەسەڵات و دام و دەستگاکانی حکوومەت و لە دژی کردەی پێکهێنانی کۆنگرەی نمایشی بە ناوی کۆنگرەی نووسەران و شاعران و وەرگێڕان. ئەوان بە دروستی دەرکیان بەوە کرد بوو کە مەبەست لەم جۆرە بەرنمەیە چاودێریکردن و زاڵکردنی حکوومەتە بەسەر ئەهلی قەڵەم و پەردەپۆشکردنی سەرکوتی دەنگە سەربەخۆکان و خنکاندن و ترسی زاڵکرا و بەسەر کۆمەڵگادا. ئەوان دەیانزانی کە دروستکردن و گەشەسەندنی ڕاستەقینەی هونەر و ئەدەب لە سایەی ئازادی بیرکردنەوە و ڕادەربڕیندا نەبێت ممکن نییە و دەستی حکوومەتەکان لەسەر عەقڵ و زمانی مرۆڤ شەرمەزاریە بۆ مرۆڤ. ئەوان دەیانزانی بەرەنگاربوونەوەی شێوازە نوێیەکانی سانسۆر و بەرگریکردن لە ئازادی ڕادەربڕیندا پێویستی بە فۆرم و ڕێخستنێکی نوێ هەیە. بۆیە کۆبوونەوە و پلانێکی نوێیان دانا واتە کانونی نووسەرانی ئێران. 56 ساڵ بەسەر دامەزراندنی تاکە ڕێکخراوی سەربەخۆ و بەردەوامی ئەهلی قەڵەم لە ئێراندا تێدەپەڕێت. ئێستا بە چاوخشانێکی خێرا بەسەر ئەو مێژووە و هاوراز و نشێوەکانیدا بۆمان دەردەکەوێت کە سەرڕایبوونی حکوومەتە خۆسەپێنەکان چرایەکی وا لەم خاکەدا بە داگیرساوی پێڵێتەوە چەندە قورسە و لە تاقەت بەدەرە. هەڕەشەکردن و گرتن و هەراسانکردنی ئەندامان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە کە بە ناچاری بووە هۆی داخستنی کاتی و هێندێک جاریش درێژخایەن لە قۆناغ جیاوازەکاندا، کوشتنی ئەندامە کاریگەر و پابەندەکانی لە ناوەڕاستی هەفتاکان، بانکێشکردنی یەک لە دوای یەک لە ساڵانی ڕابردوودا و تۆمارکردن و دەرکردنی سزای زیندانی درێژخایەن بۆیان و هیتر نیشان دەدات کە زیاتر لە نیو سەدە لە بەرەنگاربوونەوەی سانسۆر و بەرگریکردن لە ئازادی قسەکردن وەستان لەسەر هەڵوێستا ئازادی خوازەکانی تۆمارکراو لە میساق و پەیڕەوی ناوخۆیی کانونی نووسەرانی ئێران کارێکی کەم نییە. ئەمڕۆ لە ئەنجامی ساڵانێک هەوڵ و خۆڕاگری ئەو کەسانەی کە ژیان و تەمەنیان لەم پێناوەدا داناوە شەڕی دژ بە سانسۆر و بەرگری لە ئازادی بیر و ڕادەربڕین بۆتە داخوازیەکی گشتی بە جۆرێک کە 2 ساڵ لەمەوبەر لە ناو بزوتنەوەی ژن ژیان ئازادیشدا ئەم پێویستیە زۆر جار لە زمان و دەنگە چاوەڕوان نەکراوەکاندا گەیشتە گوێی هەمویان. لە یادی 56 ساڵەی دامەزراندنی کانونی نووسەرانی ئێراندا بێڕای پیرۆزبایی لە دۆستان و ئەهلی قەڵەم یادی ئەو کەسانی کە لە ڕێگای ئازادیدا گیانیان لەدەستا وەکو ئەحمەد میرعەلایی، غەفار حوسەینی، محەممەد موختاری، محەممەد جەعفەر پوویەندە و بێکتاش ئاپتین و ئەو هاوڕێ کۆچکردوانەی کە بە ڕووناکی ژیانیان ئەم مەودا دوور و هەناسە بڕیان ڕوونا کردووە پیرۆزراگرین. کانونی نووسەرانی ئێران سیویەکی خاکەلێوەی 1403 هەتاوی.